دنباش تماشاوان گله جا برنامه ایرو به ناو نشانین و گریان طالبانی و رین چهار سرکنا پرزگریکن عراق به گمان پشتی سه مهان جوارکتنا چهار سریه و انجام دادن نشترگیری بوچوکاوی چپه دو جلال طالبانی سرکمار عراق و گریا هرم کردستان و بالا فرخانه سلیمانیه به گمان و گریا هرمه هاتنا جلال طالبانی به صفت و کسرو کمار عراقیه گلک داخوانی و گلک بوچنین جیاواس عالیه برپسین عراق جاودرین سیاسی لپه به تایبەتی دەبێژن کو وەگەریانەوەی چێدبە ئەف کریزانها عێراق تێدادژی هەند جڤین بهێنە ئەنجامدان بەحسە جڤینە نیشتیمانی تێکردن کو ئەف جڤینە هەموو عالیین عێراقی تێدا بەشدار بن ji بۆ چاوەتیە چارەسەرکردنا کێشان هەر دەهەمان دەمدا ڕۆژێکێ بریا وەگەریانا جەلال تاڵەبانی سەرکوماری عێراقی مەسعود بارزانی سەرۆکی هەرێما کوردستانê سەفەرە xwe بۆ وڵاتên ئەوروپا دەست پێ کرد کو سەرۆکاتی هەرێما کوردستانê دایە خۆیەکردن سەفەرەوەی بە هەند کۆنفرانس و کۆنگرە لە دوور ڕەوشە کوردان کو لە وڵاتên ئەوروپا دەنجام بدە. بله برزان گرانوی طالبانی و اگرکانی چارەسەرکردنی کێشەکانی عێراق دوای سێ مانگ لە وەرگرتنی چارەسەری پزیشکی لە وڵاتی ئەلمانیا سەرنجام دێنێ جەلال تاڵەبانی سەرکوماری عێراق و سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان گەڕایەوە هەرێمی کوردستان لە ڕێی باڵەفرخانی نێودەوڵەتی سلێمانیەوە بێگومان ڕۆژێک پێش گەرانەوەی طالبانی مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان سەفەری وڵاتانی ئەوروپا کرد گەرانەوەی جەلال تاڵەبانی وەکو سەرۆکوماری عێراق کە بێگومان چاودێرەکان صحافە بەشێکی گشتی سیاسەتمەدارەکان بەرپرسەکان باستەوەیکەن کە بە حکمی وەکو سەرکومارە لەوانەیە جارێکی دیکە گوتوبێژ و دانوستاندن و کۆبوونەوە لە عێراق ئەنجام بدرێت بە تایبەتی لەو کریزە سیاسی لەو قەیرانە سیاسەیە کە ئێستا عێراق تیا دەرباسە بێت هەروەها باسی ئەنجامدانی کۆبوونەوەی نیشتیمانی لە نێوان هەموو لایەنە سیاسیەکانی عێراق کرێ بێگومان ئەمڕۆ جەلال تاڵەبانی لە شاری سلێمانی چەند دیدارێک ئەنجامداوە و سەرپەرشتی کۆبوونەوەی مەکتەبی سیاسی یەکێتی کردووە و بە پێی وتەبێژی فەرمی یەکێتیش بڕیارە سبەی نووری مالکی سەرۆکوەزیرانی عێراق سەردانی تاڵەبانی لە شاری سلێمانی بکە. گەرانەوەی تاڵەبانی لە ئێستای ڕەوشەی عێراقدا کە ئەو کاتە بێگومان سەفەری کرد بۆ چارەسەرکردنی پزیشکی ئەو کاتەش عێراق لە چەند قەیرانێکی تێپەڕە بێ بێگومان بە تایبەتی ئەو قەیران و ئەو کریزە سیاسیەی کە لە نێوان پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و عێراقدا هەبووە تا ئێستاش ئەو کریزە بە یەکجاری چارەسەر نەکراوە باستەوە شەکرێ کە کۆبوونەوەیەکیان ڕێککەوتنامەیەک لە فاتنێک لە نێوان حکوومەتی بەغدا و حکوومەتە عێراق ڕۆژەڤێدا هەیە ji بۆ چاوەتکە چارەسەرکردنا کریزە نەفتێ و گازێ لێ ئەوە مجرد لێ هەف هاتنێکە. بله ئێستاش لە خزمەتی وەرگرتنی سەرنج بۆ چۆنی ئێوەی بەڕێزانیەکەم پەیوەندیشمان ئەوین لە هەولێرەوە بڵێ ئەڤین لە هەولێر فەرموو ئێوارە باش باشتر دەستخۆشی بۆ تەیارێتە سوپاس ڕاستی گەرانەوە سەرۆکۆمار عێراقی بام جەلال تاڵەبانی هیوای سلامتی و سەقلەمێکە تەندروستێکە باش بۆ دەخوازی هیوادارم سەرکەتی وێ تەندروستی تەمەنەوی درێژ بیتن و خێرهاتنەوە جیت بکەین بۆ هەرێما کوردستان زۆریەف کوردستانەمە تایبەتی سلێمانیا عەزیز سەبارەت بارودۆخە عێراقی و هەرێما کوردستان و سەرۆکۆمار و بین هەرێمی و عێراقی ڕاستی بێتبیە هەر کوردێکی بیتن هەر سەرکردەیەکی بیتن چارەسەریە کوردستانی شێوەیەکی ڕێکوپێک شێوەیەکی ئازادانە بێتەکردن دەستێک و بگرن و چ سەرۆکۆمار بیت چ سەرۆکی هەرێمی بیت چ ناوخۆی کوردستانی بیتن بێتبیە ئەم هەموو کەس هەوڵ بدەن کوردستان هێشتا پێش بکەویتن نەخەرا ببیتن وەکو مرۆڤ بینیتن ئێواران ئەنگۆ بەرنامە پێشکەشکەن چەند کەناڵە دیکە ئەم هەوڵاتیەت کوردستانê ئەم gelek pêxweşîniya Kurdistanê me hêşta pêş bikevît û azad bibîtin min daxwaziya hemû takekî Kurd heye em hawlatîn em çi nizanîn em kêşa siyasî nizanîn bila bez bikin reşa Kurdistanê nexweş bikin û xerab bikin rêka ragihandinane û dijminê me heye guhê xwe detên çend ereb guhê xwe bidenê heyek ced dilê xwe mexweş bikin bila bez bikin em rêkê nadene hîç kesekî dilê xwe Kurdistan bila awtake şexsî dilê xwe bez bitin tavêne her serkirdeyekî bî serok komarî serokê me
سەرۆکی کۆماری عێراقی ئەم خۆشحاڵین سەرۆکۆی هەرێمیش ئەم خۆشحاڵین ناوشێران مستەفاش برایمە ئەم هەو بۆش خۆشحاڵین لەبەر بیتن خیانەتی بکەن ئەوە پاڕژیتە پارتی و پاڕژیتە گۆڕان و پاڕژیتە مامجەلاڵێ ئەم هەموو برایەتێکین هەموو وەختێک گەلک دابووی تازە ئەمە گەلک کردیە پارتیش بەڵێ بین خان بەڵێ سپاس بۆ پەیوەندیەتەی بەرباش مام قادر لە شارێ لێرەوە مام قادر فەرموو ئەو کاتت باش مام قادر ئەم کاتت باش مام قادر لە هەولێرەوە کە جێ لە دەنگم بێ بەڵێ بەڵێ دیارە مام قادر لەسەر خەت نەماوە ئەلۆ بەڵێ بەڕێزان لەسەر تۆڕی کومەڵاتی گەرە چەند سەرنج بوو مەهاتنە حەسەن شێخ وەسانی ئالێ هەتنەوەی سەرۆک مام جەلال بۆ خاکارێم دوای سەرکەوتنی چارەسەر و نەشتەرگەریەکەی چون بوو یەکێتی و ئەندامان و لایەنگران جێگەی دڵخۆشی و گرنگی پێدانە ئەو هەش بۆ خەڵکی کوردستان بە گشتی و عێراق و ناوچەی جێگەی گرنگی پێدانە بەڵێ مام قادرەکە جێت لێمە بێ بەڵێ مام قادر فەرموو بەخێراتەوەی مەنزرا دەکەم هیوادارم سەحەتی باشوی بەڵام لێرەدا مالیسی کارەکەی ئەوەندە ناخۆش کردیە مەزارەسی ئەو تۆی نەیەسیتەوە مامزران بتوانی نەفەسەک لەو بارەیەوە بدا هیوادارم ئەو چەسانە حەز ببێ و ملەتەکەمان بەسە هەتاکەینێ ملەتی عێراق بە کورد و عەرەب و تورکمان و ئاسووری و هەمویان یعنی چاوەڕوانی ئەوەی دەکەن کەوا حلەکی مەزبوط هەبی هیوادارشم مالکی وازە و سیاسەتانەی خۆی بینی بگەڕێتەوە سەمێژی دادوستان لەگەڕێ سپاس هۆشانکی لە شاری سلێمانی کاکوشن فەرموو ئێوارەتان باشتر بۆ تۆ پێشکی من لە ناخی دڵەوە بە خەرەتنەوەی مامجلالەکەم و هیوای تەمەند درێژی و لە ساغی بۆ دەخوازم و من دڵنیام لە هەوڵەکانی جەنەبی مامجلال بە هاتنەوەی و زۆر گەشتبینیشم بەوەی کە کێشەکان چارەسەر بێ و کەساتی مامجلال باوەڕکە لەم ماوەی دوماوەی کە لێرە نەبوو بە عێراقەوە دیارە بۆیە هیوادارم کە چۆن دایم ماندوو بووە لەگەڵ ئەمانە هیوادارم زیاتر ماندووش بێ و بەزای ناچێت لە پێناوی بەرژەوەندی گەلی کوردستانیش بە تایبەتی و زۆر من بەش بە حاڵی خۆم گەشتبینم بە هاتنەوەی و گەشتبینیشم بە هەوڵەکانی و ئومێد دەکەم سەرکەوتوش بێت هەموو لایەکیش لایەنە کوردەکانیش بە مەهارەزە و بە دەسەڵاتیشەوە پشتگیری بکەن چکە سەرکەوتنی مامجەلال سەرکەوتنی گەلی کوردە دووبارە بە خێراتنەوەیەکەم زۆر سپاس شیرین لە زاخۆ بەڵێ دەستێکی ئەم خڕەتنەوە سەرۆکی عێراقی دەکەن ڕۆشندا کۆتنەوەی کێشا چارەسەر نابن چونکە ئەوڵ بەغدا دەما کێشا هەمی دەستێکە نەو چ نەکرا کۆتنەوەی کێشامی چارەسەر نابن ئەف کێشا هەبینە بەری چەندین ساڵە نەوەتنا چارەسەرکن ئەسڵان هەندێک ئەف کێشە دەستی ویداوینەکی مادە 140 هەروەکی نوری مالکی قەناتی عێراق خۆ ئیشارەت پێدایە مادە 140 تەسلیمی کرا و ئەوی جێبەجێ نەکرا کۆتنەوە یۆشمە چ کێشا چارەسەر نابن بەڵێ ئەی میکانیزم چییە بدیت ناتە چاوە کێشە چامەدەم سەر و کوماری چارەسەر نابن سەرۆک وەزیران چارەسەر نابن سەرۆکی هەرێمی چارەسەر نابن ئەی کێشێن عێراقی دەی چاوە چارەسەر بن کێشە عێراقی بەری چەندین ساڵە کێشەیانە چارەسەری و کێشە عێراقی ڕاگەیاندنە دەوڵەتە کوردیە ئەگەر نە هیچ چارەسەر دیدینە مۆدە 140 کێشە پێشمەرگە یا نەفت و گاز هەتا نوکە کەس چارەسەر نەبێ هزارە هاست دیبیژن بڵاد اندام کمیسیون دی بلنکن نفع اندامی کی ببینه که ماده سالوچه نه و اندام وزیده کن یا گرینگ او کسی دیوره دی چاب ارک خواهی بچه کد گله جان برای خواب دازی را گه اندونی بیشی فلان اندام یعنی همه بس بو کرسی که اپوزیسیون دی بیشید ما چه اندامینن یکاری دی بیشید ما دنگی گوبی کمیسیون دی نادن یعنی هر اکی بر خواهی یا گرینگ را گه اندون دولت کردیه بله سپاس بسرنجاتا محمد لحاجی آوا کاک محمد فرمو کەژال لە شاری سلێمانی دیارەکەی محەممەد لەسەر هێل نەماوە بەڵێ کەژال خان عەلەیکوم ئەسەلام سپاس دەکەم چۆنی کاکادرا جوانەکەم باشی زۆر سپاس کەژال خان فەرموو زۆر سپاس دەکەم دەستی خۆش بۆ بەرنامەکەت سەرکەوتووی من ئەمێ بە کورتی قسێباسە تەواڕێک بکەم برا جوانەکەم بەڵێ فەرموو بەڕاستی هەنێ قسمان بۆ سەرۆکی مامجەلال هاتووەوە باشە لە ڕق و لە قینەیە من نبینیوە سیاسەت ڕقۆقینەی تیابێت باشە مەسعود بەرزانی ڕێزم بۆی هەیە بۆچی وڵاتی بەجێ چوو بۆ دەرەوە ئێ بۆ نایە کە کێشەکە حەلکە لەگەڵ بەغایە و دانیشیە
او يعني نوزده خالي كرلاي مالكيه بشكم دانشن گفتگوی لسرا بکن بشكم خالكي سركي ما دي صوتو جدي جيبه بشكم بنا بخواي قولا من بين سيرة ام سياستانا يعني هرج بوكي تو صفاي خوان يعني هيك ناكن برواي تبي نوري مالكي ديال تندرستي مام جلاله برسيتو او هيش ترنيا يعني بجدي كردكان ما هيك ناكن اواني ككار بدستن وتصلات يعني دسويا كاتك يعني براستي واك كرد بناو يعني بناو شونا واروا واتيو كحمي عارف ريزم بوهيا كان يعني عارب الرفنا كان عارب الروتين كان او انا هربو خويا حول دان هوادار ان مش كرد بين بالا بغايك بقرين بين كركو او انا يعني سمنو ربالك دي لكركو بخواهيت ناكا او لك لهريم بلا اي كم اروات وبغا انكاريكا هيك سرشناكا هوادار بما يا سروكي مسعود بازاني بما يا كشكي جيبجي على قال لي همو على قال مام جلاله لقال همو يعني بلين حتى معارضش لقال لك دامش تاقس قويان بكردايا يشكي عن جيبجي بكردايا وزور زور سپاس تا لشاری کرکوکیو بله که تا الو بله ام کاتر همش همو کاتکت یعنیش پیش همونشتی او خالص کرکوک مشرف نوی برز مام جلاله کین هوادارین ام زارا بتوانن لبغدا لەگەڵ سەرۆک بەردانی شتیوا بکەن کە دڵخۆش بە بۆ گەری کورد یعنی بەڕاستی خەڵکی کەرکووک ویستەکانە وەک بزنەکەی ئاسی لێ هاتووە ڕۆژێ قەڵەوە بێ ڕۆژێ ضەعیفە بێ ڕۆژێ مالێکی وەختی دزلێ دروستەکە ڕۆژێ نازان بەناو چیەوە دێ عەرەبی جنوب هاوردی لێراکە یعنی بەڕاستی ئەمانە کێشێکی گەورەیە مادەی 140 چی بودجەی چی و ئەمانە حەقوان لە بەرەلەوە بەش کێشەی کەرکوو حەلکەن من چی لە بودجەکەمەگە کە خەڵکی کەرکووک وەکو کورد دڵی خۆش نەبێت لە شارەکەی خۆیە من چی لە قوتی دزلەکەم ئەگە حاڵەکەی من خۆش نەبێ ئێمە دەوا لە سەرۆک تەڵەباریشەکەین و دەوا لە سەرۆک بەرزانیەکەی بەتایبەتی سەرۆکی بەرزانی ئەمڕۆ زۆر گرینگە لە کوردستانە ئیساکانە قسەی ئەو زۆر زۆر بە هەندێزانن ئەو عەرەبەشی شۆژێنیانە تا ئیساکانە ئەمجا هیوادارم ئەم جارە بەهاتنەوەی ئەم جارە کۆتایی بۆ وەزعی دێن بەڕاستی وەزعێکە وەزعەکە زۆر لەبارە وتووەرە خەڵکی گەرگوی سەریگە ینی خەڵکی خبرەوە لە خۆی تامین نییە لە ماڵ منداڵی تامین نییە ئێمە بچیت بڕوانین بە حەز مادەی 140 ئێمە با کێشەی کەرگوی چارەسەر بکرێ کێشەی ئەوە چارەسەر بدە هیواداری بەڵێ گایتا بۆ وەزعەکان بێنێ لە بەغایە بەڵێ سپاس بۆ پەیوەندیکەت باران لە ئاکرێ بەڵێ باران لە ئاکرەیە کە گۆداریام کێ کەرم کە الو بەڵێ ایواری باش هەوڵەکار باشتر کاک باران کەرم کە باشی برا زۆر سپاس مداخلة هاي نرسل تبر برنامج أغرو كرب كورتي كلام كه لكن بينا البرنامج هذا كور ما راسي حقيقة مزور رغبته هاي القناتي لكن دين قناتي مستقل بس ديارة بشكل تحيزة تبع ديارة هاي وكي شيء بحس كم زانين وكي شيء وكي مثلا أمديني يعني خروج جمهوري نوی خوینکارن که نوی قطابی ناینن آن نوی زنی که نوی آفراد ناینن جماعت کو داخلن حکی نگ مصطلح که کاک باران آفراد و جن و قطابی و خوینکار اوه بگومند فرمی بشه که فرمید ادبیات و نویسینن حکومت هرما کردستان دا چه نفت توسا ما هیچ ویدینگ ما بس بینه بس آیا خوینکار بیت یان قطابی یان جن یان آفراد چه فرق هست اگر نوی واسا بین آن واسا دیدنا تا چه فرق هست از بجم هذا کار یعنی مصطلحات الشامل مثلا تو شامل کردستان ابدی ناتا چه شامله اگر تو پاسپور بی وی باریدا مصطلحی که شامل دم دب کارینی از خواهی گلک جاران نوچان چه دیکم قطابی خوینکار قطابی اوه نابینا دو حزبین ده سالادار ده بگماند اویدگیتان کویتی ترک خراویه تاد که اویدی کرن ده راگهانوان ده بس ام راگنه که سر بخوینه دفمه گرنگه و پیناسه جن آفراد و جن و ایتر قطابی خوینکار اوه دفمه چجی آوازینی نه بله هذا کار مثلا اگر کده خوینکاری آن قطابی کاری بوش ام مثلا نبیدن خوازیار بیدن خوازیار مثلا شنا خوینکاری و قطابی بیدن خوازیار و طلبه ما نجونه يعني كنت شايف نبيتن حساسيات نبيتن آخر ندوان موضوعي له. بله كاي بنا عندي بتني سر نجات هذا بو. بله سپاس قطابی خوینکار و ایتر بارزان جنان و افراتان و بگو من اوه تأثیری که سر
نویسینێ و لەسەر gelek tiştên ئاراسەیەک و کایبارانجی ناڕازی بژێ کا مندێک مستەلح بکارتین ئاە بەرامبەر بکارناینە بێگومان بەش نویسین و ڕاگەهانا دو ئالیەن ساڵدا لە هەرێما کوردستانی پتر تێتە دیتن بەرحال سپاس محەممەد لە شاری سلێمانیەوە ئەم کاتۆ باش هەموو کاتێکت دەستخۆشی بەرنامەکە یەکەم بەڕاستی تەوەرە جوانە بژاردووە زۆر سپاس فەرموو بەڕێزی من بە نیسبەتی مام جەلال گەڕانەوەی بۆ سلێمانی بۆ عێراق بە خێراتنەوەیەکەین وەکو کوردێ بەڵام ئایا مام جەلال بە گەڕانەوەی مام جەلال بە ڕێز مەسعود بەرزانی ئەڕوا بەرەو ئەوروپا ئایا ئەمەش کارێکی سیاسی و شتێک نییە لەمە بەڕێز مالکیە گاتە سلێمانی ئێوە چۆنەی بۆ بین حەزەکەم تۆش ڕوونکردەوە بێت لەسەرەوە تۆرە ئایا ئەمە چۆنیە ئایا ئەمە گەمەکردنێکی سیاسیە یاخود بەڕاستەوخۆ شتێکی پێش بۆ دابین کراوە کە گوایە سەرۆکی هەرێمە ڕوا بەرە و ئەوروپا بەلەکای محەممەد بێگومان ئەو محلانی وازاکە و ڕەوشەکە و سیاسەتمەدارانەوە بەرپەسانە تەحلیلەکەنی مەبەست ئەرکی ئێمە وەکو سەحافە گەاندنی زانیاریەکانەوە وەکو خۆی بۆەوەی بەڕێز سوپاس بۆ سەرنجەکەی تۆ دیلان لە ئامێدیە بەڵێ دیلان لە ئامێدیە کەرەمکە بەلێ کاک زیندان کاک زیندان بەرحال لە ئامێدیە تو پەیوەندیەتیت خۆشحالی کەرەمکە باوە سپاس کەرم تشکر بە خێراتنی وسای گونجێلا لەکەم بۆتنەوە لە کوردستانەوە کە تۆ بڵێن سەرێکی کوردستان تا ئەوروپا چین نەمەکردیە وەک بۆدینان وەک لە دەوەری سووران پێشگیری دەکەتەوە بەڵام ئەوڕۆ پسێر لێرە ئەوەیە کە بۆدینان چی بەس gelek serinca kakî tîlman tê negeştim pişêwezarê wî têkel bûn berhal Mihemed li Hacıyawa balê Kayık Mihemed keremke fermû Kayık Mihemed sertîb li çemçemala Kayık sertîb fermû diyara xetekan nazanim emro Kayık sertîb fermû ئەم کاتە باش hemû katێkit کاکە تەوەری ئەمڕۆمان لەسەر گەڕانەوەی هەڤاڵی بەڕێز مام جەلال و چارەسەری شەکانە بەڵێ سەرەتا ئەمەوێ بڵێم زۆر بەخێر بێتەوە پیاوی سیاسەتمەدار و کوردپەروەر نیشتیمان پەروەر و بزماری ئامان لە هەرێم و لە بەغدا ئەو پیاوە بەڕاستی مفتاح و سەری هەموو یەکفەرەکانە ئینشا کاک سەرتی بەگەر سەرێماوی دیگەر ez barim şebeke gelek tamam nebû li bal kakî sertîb berhal spas bû serincî to barêzan rastî Eskender Enûsê Mam Celal xawenî hezbeke ke bi leyên dilşad e xway bexşinde yî mêhreban em ê basî kirduwe fermûyî wekû xwe lê كل حزب بما لديهم فرحون واتا همو حزبك بوي لا ينادل شادن مام جلال دتوانيت امرستيا بيروزا بكاتا چارەسەری هەموو لایەنە پێکەوە ژیان و بارقرار بێ بەڵێ بەرزان هەروەها زین محەممەد محسین خەتیش ئەڵێ پێم وایە گەرانەوەی تاالبانی هیچ کێشە سیاسەکانی عێراق کەم ناکاتەوە بەرک و سەر لە نوێ کێشەکان زیندۆ دەکەنەوە بەلێ لە هەولێر مامۆستا کەمال لە هەولێرەوە بەڵێ سلام علیکم دەستخۆشی لێ یەکەم بۆ بە هەڵبژاردننی ئەم بابەتە و بۆ باسەکە هیوادارین ئەو کەسانەی کە قساکەم شتی باش بڵێن و پێشنیاری باشکەن بێگومان من پێم وایە وەکو کەسێک لە پاش مردن و لە پاش لە سێدارەدانی سەدام حوسێن کێشەکان ئەوەندە زۆرن ئەوەندە کەڵەکە بوون نەک بە مام جەلال بە دەیەها وەکو مام جەلالی چارەسەر ناکرێت و ئەگەر مام جەلال ڕێزە فرمەتم بۆ خەبات و بۆ تێکوشان و هەوڵەکانی هەیە کە کەسێکی خەباتکار و بەتوانایە بەڕاستی ئەگەر چارەسەری کێشەکانی بکردایە ئەبوایە پێشوونی بۆ ئەڵمانیا کە هەوڵی چارەسەرکردنی ئەدا ئەبوایە ئەو کاتەوە بیتوانایە چارەسەری بکردایە بەڕاستی ئەبێ پیاوە سیاسی و سەرکردەکانی عێراق لە خۆبوردە بن خۆنەویست بن و بێنە ناو هاوڵاتیانەوە و هەروەها کێشەی سیاسی وەلانن هەوڵ بدەن خزمەتی ڕاستەقینەی خەڵک بکەن خەڵک بدەن متمانە لە نێوان خۆیان و هاوڵاتیانە دروست بکەن بەوە چارەسەری کێشەکانە بن و ئەگەر ئێمە تەنها چاومان لە
پیاوێک بێ چارەسەری کێشەکان بکات و وەستای چارەسەری کێشەکان بێ معناوە بە مردنی ئەو پیاوە دیسان کێشە دروست ئەبێتەوە بۆیە بەڕاستی ئەمە پێویستی بە هەوڵ و تەقەلایەکی زۆر و هەمەلایەنە ئەبێ و هیوادارین خوای گەورە ئینشاءڵڵا چارەسەری هەموو مشکیلە و گرفتەکانی عێراق بکات و خەڵک بە خۆشی و شادی بژێ و دەستخۆشیتان لێ بکات. بەڵێ مامۆستا کەمال لە هەولێرەوە سوپاس پێوین دەکات. سەرتیپ پێم وایە سەرتیپ هاتە سەرخات کاک سەرتی فەرموو. ئەم باش دووبارە ئەڵێم بە خێلاتنەوەی ئەو سەرکردە بەڕێز و سیاسەتدارە ئەەکەم کە بزماری ئامانە چی لە هەرێم و چی لە بەغدا یاخوا بەخێر بێتەوە و تەمەند درێژ بێ بۆ خۆش و کوردستان. بەڵام برای بەڕێزم تو خانگێکەکەیە تاپۆکەی بەناو خۆتەوەیە حەواڵی خۆتە مولچێتی خۆتە مالکی خۆتە یەکێک بێ بە زۆر لێت داگیر کابرێ ئەم تاپۆیە هین تۆ نییە ئێمەش ئەو تاپۆیە ئەو عەقدەی کە بەدەستمانەوە دەستوری عێراقیە کلینیەکە مفتاحێکە بۆ جێبەجێکردنی هەموو کێشە سیاسیەکان لە عێراقا. بەڵام حکوومەتی بەغا بە تایبەتی مالیکی و دەوروبەری نایەوێ ئەو تاپۆیەی کە دەستورە چارەسەری کێشەکانی تۆ بکە ناڵێت زمان بەوەیان ناڵێت کە تۆ خاوەنی کوردستانی کە تۆ خاوەنی کەرکووکی کە تۆ قەومی دوهەمی کە تۆ لە دەستورە هاتووە ئەبێ کێشەکانت چارەسەر بکرێ. کاکە گیان بڕوان بکە بە کوردستان بە خوێنی شەهیدان بەوانەی کە خۆیان بەخت کرد لە پێناوی ئەم میلەتەیە نە مالیکی و نە هیچ کەسێ ناتوانێت چارەسەری کێشەی خول لەگەڵ بەغایە بکە و ئیمانیان بە کورد و بە دەستور و بە قەومێتی دیهەم و بە مادەی سەوتل و بە فیدراڵێت و بە تەوافق و بە شەراکەت و بە پێکەوە ژیان نییە خاستە دەربەرامبەر بە کورد هیچ کەسێک ناتوانێت لەگەڵ تعامل بکە هەر بژی و دەستخۆشی لێکە. سپاس دیندار لە خەلیفانەوە بەڵێ پیرۆزبایە و بەرامەتانی دەکەن. سپاس کاک دیندار فەرموو. بەڕێز پرسیارەکەمەوەیە بەڵێ سەردانی بەڕێز نووری مالیکی بۆ شاری سلێمانی پرسیارەکەم لێداوە زمانی خۆ لە 2001 کە ئازادکردنی عێراق بەس پێکرد بە یەکجاری بەڕێز نووری مالیکی لە شاری هەولێر بوو. زەنابتان ناوێتە حەدەکە ئاگادار بنەوە مەسەلەیە. سەرۆک بارزانی بە هەموو توانایەک دیفاعی لەو شەخسە کرد بە هەموو توانایەک یارمەتیدا بەڵانی بەغای کردەوە. ئێستا بەڕێز نووری مالیکی بەنسبەت کورد تا ئێستا هیچ کێشەوە نەکردووە کە بڵێن جێگای گومان بجێ کردویتەوە. تا ئێستا هیچ جوای نەبووە بۆ کوردکە. بەڵێ کاک دیندار سپاس بۆ سەرنجی تۆش. محەممەد لە هەولێرەوە کاک محەممەد فەرموو. هەموو کاتێک دەستخۆشی لە تەوەرەکەت دەکەم. سپاس بۆ تەکێک محەممەد کەرەمکە. ئەمە باسی هەر کەسەش بکەین کە جەنابی مام جەلال بگەڕێتەوە لەو کێشەکان چارەسەرکە. باکو سەر و کۆماری عێراق پێت وایە گەڕانەوەی بتوانێت کێشەکانی عێراق چارەسەر بکە بتوانێت ئەو کۆبوونەوەی نیشتیمانی کە باسە کرام کۆبوونەوەی ببەسرێ هەموو لایەنەکان تیا بەژە بن هەموو لایەنەکان بگەنە سیغەیەکی مشتەرەک بۆ چونیەتی دەرباسکردنی کێشەکانی ئێستا عێراق. بەڕێی من بەڵێ بەڕێی منەوە چارەسەر نابێت لەبەرەوەی ئەو حکومەت ئەو نووری مالیکی کە حکم لە عێراق دەکات کابراایکی دیکتاتۆرە. ڕۆژێک لە زومان کێشەمالۆ دروست دەکات ڕۆژێک لە لیوای دیژلە تێک دێنیت ڕۆژێک مادەی سەرچل دەرێ مادەشی دەستوری نەدەبی هەموار بکرێتەوە. بەڕێی من بەکەس چارەسەر ناگیتن چکە ئەو ئیرادەیە نییە کە نووری مالیکی. بەڵێ بەڵێ کاک محەممەد سپاس. چارەسەری نییە بەهیچ کەسێک چارەسەر نابێت شتەیە. بەڵێ سپاس. بەرەزان تەوەرێمە لەسەر هەندەیە سەر و کۆمارە عێراق وەکو سەر و کۆمارە عێراقی بێگومان ڤەگەڕیا بە سێ مەهەل عێراقی نەوەختاوچووی عێراق کریزەکی قەیرانەکە سیاسیە کورداجی تایبەتی تێکچوونە پەیوەندیە نابینە حکوومەتە ناوەندی حکوومەت هەرێما کوردستانێ و ئەو وی دەمیک و هەوڵ هەبوو بۆ ڤەکێشان ناسیقی باوەریە ژنووری مالکی و گەلێ پرزگەرێکندن هەیە ناژی پرزگەرێکی عێراق هێشتا بەردەوامن. ئایا بڤەگەریانە سەر و کۆمارە عێراقی وەکو چاودێرین سیاسی بەحەز کرد وەکو سەرکردن عێراقی بەحەز کرد کۆبوونە نیشتیمانی دێتەکردن و جارێکدن دە هەوڵ هێنا خۆردکردن ji بۆ چارەسەرکردنە پرزگەرەکان دیتنەوە ڤەگەریانە سەر کۆمارە عێراقی ئایا دکارە پرزگەرەکان چارەسەر بکە بە تایبەتی کۆبەریارە سەبێ نووری مالکی بگێتە سلێمانیە و دەیگەڵ تاڵەبانیدا بجبە. محەممەد لە سەی سایق کاکی محەممەد فەرموو. باش هەموو کاتێکت کاکە من بە ناوی پێشمەرگەیەکەوە لە یەسەکانی هەفتا بە خێراتنی بەڕێز مام جەلالەکەم سەر و ماڵم کاکە گیان ئێمە لێ بڕواە کە ئەو بێتەوە بۆ هەرێمی کوردستان کێشەکان هەمی چارەسەرە بێت. بەڵام بەشێک هەیە پێچەوانەی تو بیرەکاتەوە بەشێکی لە خۆی سەرکۆماری عێراق و کوردە و چەند ساڵە لە بەغا تا ئێستا کێشەکانی بە تایبەتی هەرێمی کوردستان و بەغا چارەسەر نەبووە.
بەڵێ مناڵم ئەو تەنیا کەسێکە لە کووردا کێشەکانی کورد چارەسەرکە لەو کاتەوە هەموو حیزبەکان هەوڵەدەن تا ئێستا هیچ چارەسەرێکیان نەدۆزێتەوە ئەڵەم بە پشتیوانی خوا گەڕانەوەی ئەو ئامری و بەڵێ کاک محەممەد سوپاس پێندێکە دووسکی لە دهۆکێ کاک دووسکی کەرمکە بۆتە و بۆ هەمی بینەراکاکەکە زۆر سوپاس کەرمکە نزانم ئەز بینم جێ سەر سۆرمۆنێ ڕۆستی یعنی هەکە تو کەسێکی بینی و یا تشتێ پێشچاف و تۆ مەدهەدووی تشتی بکەیت دەستپێکی سەڵامەتیە بۆ هەر کەسێکی تخۆزم بە سەرتیپ کاک سەرتیپ لە چەمچەماڵ نظام گەلێکی گەشبینە نظام گەشبینەویە چی يعني فهمت صعبة امام جلال يل بغداد چه دست خوب نینه ابو کردستانه نظام گشبینا و چیه اگر چیه یعنی چه سر سرمانیه يعني بلا مروف يان خطيب يعني كاتشي سياسات و مصالحها گشتي و مصالحها كسادي يان جي بلا هم سرناق في چدره يعني امام جلال فهمت صال الوير ما چه فايده اكسجينات که هذا حقيقته اصلا شم دراوي الخوب كم و دراوي البينا راب كم يعني هذا تشتكي پیش چابه هر کسی که شو لگید کد یا باش یا پیش چابه امام جلالی دیتنامن دیتنام چه تشته حصای باش نگیریم کردستانه حتی نکل بغدا و یعنی حتی نخوشی تاطینه جی و دخواست سلامتی بود کن یاش مذا هکه که دید جهیوی با دا چهتر بید یعنی سلامتی و وینه دا باشه جهیوی بیتن بلکی پتر ما فکر کرده آخر کاک دوست که بدید نتاوه کتت بیجی چه بو کردانه کر یا آیا او نشیا ورقه بکار بینی نشیا دا صلاة خواه پیش بکار بینی تان آلی عراقی عربی زال بویل سر دا صلاة یانجی که هرما کردستان یک دنگ و یک استراتژی گوتاره کانی هف بشنه بویه بو نس نکاریه چه دست ببینی بو کردان تظني يا بيس شوفه يعني العراق صلاحيات رئيسي يسروكي قال كيمم يعني قال كيمم وتخرج بينا يعني هن هولا جنادت هن هولا تصانت يعني راس المالكي بترم بس هن هولا جنادت وهي دارين هر کسی که بو کردستان بکت و سرکفتی بیتن سپاس پشتی به نابره تماشاوان نجال سرمان تاورم دی بردام دوباره سلاف هیجایان اسماعیل کردی لسرتوری کمالاتی پیجین آرتیانوسه من پیمای گرانوی امام جلال توسقالیک لموضوعی که نگوره چون جنابیان که لیرج بو که شکان زورترو و برای قلتر بوده چون عراق پیویسی به فریاد رسی که پیویسی به کجانکی موسى هيا وكو خيالي هروها آزاد آلتون جيالي برای من سرطان ما با کشکانی ناوخی کردستان چاره سر بکا باشتر لهی بغداد هروها سوران ابراهیمی شانوسه سرانی کرد لبغداد کشکان وکو همیشه به جورک چاره سرکن که پیگی کردی تیا لاواز به متمانه یان پی یالی متمانم پیانی ما حولتی کریمی کردستانه بله لسارا لشهر سلیمانیا بله سارا خان فرمو الله يرحم باشتر بوتو ورقتان لسر معمية لسر گرانوی جلال طالبان یک سرکوماری عراق و او کشانی است عراق ته آیا اما کو سرکوماری عراق اتوانه ببیت هوی گرانوی بوی کشکان چاره سر بکا لبر اوا و سه مانگ اما ل عراق نیا بو چاره سری پزشکی آلمانیا اما بس یا کن فرمو والله رنجة چاره سری کی وجود بس چاره سری کی اوتونا بلين يعني تربيه جاري بلين چاره سر بالبرب كده بخاطري وي او انا خريجي حزباتين رنجة وانا خريجي مجتمعك انا بن خريجي كومنجاك انا بن بالتاكيد استاو انا خريجي بحر كرين او انا خريجي ما بركزن كوا انا خريجي ملتا كان بداخوا يعني بيتوا كي شكان شارع سركري عنا رنجة بس زورنا بو جورناك خلق تاوريكا بله سپاس بندکت علی لشهر سلیمانی آرو بس کاکات باشتر علی خان فرمو دستخوشی تورکو لیکم سپاس لبری گرانوی طالبانی بو هرمی کردستان من پیم ویا هیچ سر سرگ نبه بو کشکان چون که پیم ویا خرابتر به باشتر نبه سنها جار برزیان سفریان کرد و گرانو ام کشانی کرد بابلین یا خود عراق هر قد سر سر نبه هر وکو خوی منیت و بار که خرابتر به سر سر نبه و دوی اوش با نمانی امانه لسر حکم برای من کشکان سر سر به چون که حتی امانه لسر حکم بن کشکان خرابتر به باشتر نبه هیوا داریشتم باش به بلان بخوا باش نبه او چون علی خوهال خلاصان دنیا که علیم باشه به بس هیوا دارم باش به کاتی که خوش باش سپاس پندکت
بەڵێ کاوە هەروەها کاوە جەمالیش لەسەر تووری کۆمەڵاتی ئەنووسێ سەرۆکی کۆمار نەبێت ئەوە کێشەکان چارەسەر نابێت چونکە هەمیشە کێشەکانی چارەسەر کردووە. هەروەها ئەمانچ بێباش ئەڵێ ئەوەی لەسەر مام جەلال پێویستە بیکات ئەبێت بە زۆر حەز بە کوردیەکان لە گەلیەیەکی دابنیشن و گفتوگۆ بکەن بۆ ئەوەی ڕێگا چارەیەک دابنێن بۆ ڕێگەکردن لە بەڵێ هەروەها ئەحمەد عوسمانی شەنووسێ سەرڕای ئەوەیە کە بەڕێز مام جەلال سمبولی سەرکردەکانی کوردەوەکو خۆیاڵێ بێگومان ئەولی چارەسەری دەدات بەڵام تاکو ئەمریکا ڕقی بێت بەسەر عێراقەوە کێشەکان چارەسەر نابێت. محەممەد لە شاری ڕانیەوە بەلەکای محەممەد کاکە مەرحەباتان لێ سەرچاوم دەستخۆشی تەوەرە جوانان لێ دەکەم بەڕاستی تەوەرەکە لە جێگای خۆیەتی و جێی دەستخۆشیە سپاس فەرموو تەوەرەکە جوانەیە بکار پێشوچیش بە خێراتنەوەی بەڕێز سەرۆکۆماری عێراق هەواڵی بەڕێز تێکۆشەر و پێشمەرگەی دێرین مام جەلال دەکەم. ئیشەڵڵا هیوادارم هیوامان وایە ئەو کێشانەی کە لە عێراقەیە بە هۆی هەوڵەکانی بەڕێز مام جەلالەوە ئیشەڵڵا چارەسەر دەکرێت نەکرد بڵین بەڕێز مام جەلال بەڕێز کاک میشیروان بەڕێز کاک مەسعود بەڕێز مامۆستا عەلی باتی بەڕێز محەممەد فەرەج هیوادارم ئەوانیش هەوڵی لەگەڵ بدەن و باتێک بە یەکگرتووی بەدەستنە ناودەستی یەک ئیشەڵڵا کێشەکان چارەسەر دەکەن بە قازانجی میلەتی کورد تەواو دەبێت یاخوا تاڵەبانی بەخێر بیتەوە سەرچاو ئیشەڵڵا هیوادارم تەندروستیت هەر بەرەو باشی دەڕوا هیوادارم تەمەنی ئێمە بخاتە سەتەمەنی تۆ. بەڵێ سپاس پەیوەندەکەشت بەڕێزان پەیوەند باشە زیاتر لەسەر بە شوەیەکی بابەتکەنە لەسەرەوە قسە بکەین کە گەرانەوەی تاڵەبان وەکو سەرکوماری عێراق تا چەند ئەتوانێت کاریگەری هەبێت لە سەرچوونەتی چارەسەرکردنی کێشەکانی ئێستای عێراق ئایا کاریگەرە بێ یان کاریگەری نابێ بێگومان ئەو کاتەی کە سەفەری کردووە پێشسێمان عێراق هەر لە کێشەیەکی قوڵتر لە ئێستایدا بووە بە تایبەتیش دواتر یەک ڕۆژ پێشەوە تاڵەبانی بگاتە هەرێمی کوردستان مەسوولبازدانی سەرۆکیاریمی کوردستان کوردستانی بەرە وڵاتانی ئەوروپا بەجێشتووە ئەمەش تا چەند کاریگەری لەسەرەوەیە کە کێشەکان ئایا چارەسەر بنیان نە ڕەحمان لە هەولێرەوە بەڵێ کاک ڕەحمان فەرموو ئێوارەدا باش باشتر بۆ تۆ سەلامەتی بەنسبەت کێشەکان و گەڕانەوەی تاڵەبانی قسەی دەکەین بەڵێ کاکم بەنسبەت کێشەکانی هەموو عێراقی مشکلە لەسەر تاڵەبانی مەحتەل نەبووە یعنی چارەسەری کێشەکان لێرە نەبەسترایتەوە ئایا بە گەڕانەوەی تاڵەبانی یان بە نەگەڕانەوەی ئەی چییە بەڕای تۆ لێرە مشکلەکانی ئەوێ کاتێک کە هەموو سەرکردەکانی عێراق کە سەرکردەکانی هەموو حیزبەکان دەڵێ کاتێک کە لەسەر مێزی گفتوگۆ دادەنیشن ئەوانە مشکلەکە لێرە احترام بە یەکتری ناکەن یعنی ڕێز لە پێشنیاری یەکتری ناگرن لەسەر ئەساسی حیزبایەتی ئەوانە کۆ دەبنەوە لەسەر ئەساسی مەسلحەت لە بۆ حیزبەکەی خۆیان لێرەیە کە دانووساندن دەکەن هەر کۆبوونەوەشی دەکەن ئایا هەر بڕیارێکی دەردەکەن هەر ئەو بڕیارانە هەر کەسە لە خۆی ڕادیچێشی لە بۆ مەسلحەتی حیزبەکەی خۆی نەک لەسەر مەسلحەتی چارەسەری کێشەکان لە بۆ گەل ئێستا هەموو مشکلەکان ئێستا من وەکو نەفەرێکی بەسیط لە هەولێر ئێستا هەموو مشکلەکان لەسەر یەک قسە چارەسەر دەبن هەموو سەرکردە سیاسیەکانی هەموو عێراقی بە کورد و بە هەموو عەرەبەکان بە شیعە بە سوننا یعنی هەموو نەتەوەکان ئەگەر لە سەمێژی گفتوگۆ دانیشتن لەسەر ئەساسی خزمەتکردنی هەموو عێراق هەر لە زاخۆ هەتا بەفراق ئەگەر لەسەر ئەو ئەساسی دانیشتن و خزمەتی کرد بکەن بەبێ جیاوازی لێرە مشکلە هیچ مشکلەمان نییە ئەمە تەنها مشکلە لێرە نەفتا لێرە سەربازیە لێرە کڕینی لێرە شتەشکێ لێرە سەفەرکردنە لێرە هەر کەسە بۆ حیزبەکەی خۆی بەدەست بەڵێ لێرە ئەگەر ئەساسی هەموو خزمەتکردنی هەموو گەل بیتن داهات لۆ گەلک بیتن یعنی ئەو سەربازانە ئەو تیارانە ئەو دێشە لە بۆ پارێزگاری لە عێراق بکاتن لە هەر لە زاخۆیەتە بەسڕای لە بۆ ناوخۆ بەکارنێتن مشکلە ئەمەیە ئەمە مشکلەکان لۆ ناوخۆ بەکاردێنین یعنی هێزی سەربازی لۆ خۆ بەکارن یعنی ئەو هەر کەس ئەو حیزبە سیاسانێکەوە هەر هێزیشی هەیە هەر سوڵتەشی لە دەستێ بەرامبەری بەکاردێنیتن بەڵێ کاک ڕەحمان لە شاری هەولێرەوە وەکو هاوڵاتی یاریمی کوردستان بەڕێزان سەرنجی هیوادارم بۆ سەرکردەکانی عێراق بە گەشتی بە ئایا ئەوانە لەبەر بەرژەوەندی خۆیان و یەکتر قبول نەکردن ناگەنە ڕێکەوتن بەرژەوەندیگە لە بەرچاو نەگەن هۆیەکی چییە هیوادارم سەرنجی بەڕێزیان گەیشت بێت ومێد لە شاری سلێمانی کاکومێت فەرموو کاکە جانم کاتەوە باش هەموو کاتێکت کاکە جان وڵی تێبینیەکم هەیە لەسەر عینوانی حەلقەکەتان
خۆزگەبتان نووسە چارەسەرکردنی کێشەکانی کوردستان نەک عێراق خۆتان نەزانن کێشەیەکی هێزگار زۆر هەیە لە کوردستانە خۆی ئێستا بەڕێز مامجەلال بەخێر بێتەوانێ بە خێراتنەوە یەکەم کێشەکانی کوردستانی ئەکرێت و باسی کێشەکانی کوردستانیش کە ئێمە باسی عێراق بە گشتی کوردستانیش لە چارچەوەی عێراق بێگومان بەڵێ ڕاست دەکەی بەڵام کێشەکانی کوردستان ئەوەنە زۆرن ئەمانەمان چارەسەر کردایان جا بتونایە بۆ کێشەکانی عێراق و خواری و عێراق و ئیلی ئاخری هەموو زۆر سپاسانەکەم بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆشە زانا لە چەمچەماڵەوە بەڵێ کاک زانە فەرموو ئەم کاتە باش من زانانیم سەرتی بم لەگەڵ ڕێزم بۆ کاک دۆستی لە دووەک هیوادارین هەر کەسێک پەیوەندی بکە بارێزان بە ناوی خۆیەوە پەیوەندی بکە لەبەرەوە ئەحمەد لە دووکێت گەلمەیە بەڵێ کاک ئەحمەد کاک ئەحمەد ێوار باش فەرموو هەکار سەر هاتنە سەر مامجەلال داوەتی بژین ئەم خێرانەی چوو دەخوازە سەلامەتیشی بخوازن ئەگەر کلیزە عێراقی نەت دەستی مامجەلالدا بەلکە دەستی نەخماڵە کوردیدایە ئەفریقای نێگریزیە ماڵە کوردی چاوە کە ئەفریقای بەغدا کە پیلان دیێگەر بۆ نێتەوا کورد نێتەوای کورد لی ئەفریقا داخوازش نەخماڵە کوردی کرد سەرکردین سیاسی کردن کە ئەفریقای نێگریزیە وا بێتە پارێزتن بەغدا چیکە ئەگەر کلیزە هەرێمیە بچیت بەغدا بێت دی کلیزە خۆ بنە ناف عەرەبادا لێ عەرەب ناون کلیزە کوردە بێتە چارەسەرکردن داخوازش میبەرە عێراقی بکەن کە بتە میبەرە لێ تێگەشتنی ناوبەرە هەمی سەرکردین سیاسی کوردستانیدا لێ ئەم داخوازی سەرکردین سیاسی کورد کە ئەفریقای شتێکی وەسڵ مەزن کە کوردستان بە مافی خۆ بێت کە بتە بەهار عەرەبی نمونەکە کورد ئەفریقای جنوبی سودانی کە مافی خۆ بێت كجنوب السوداني كتشي هسنا كواتين بلكي دفنا بتشيش لاي عبوري بتشيلامي كذا لي أمريكا كردستان الحمد لله ينزلني تطور كموضوع كتيلي مخابن أمريكا مخابن شكل إذا كتنا مدى هاي مخابن كيش اللي شيء ما في كردان من درنا تفناي تاجرتن بالله سباس خلاص ما في كردان برتبه ده قلت لك مغلى كيس كردان بتخارستن بەڵێ کاکی ئەحمەدی بیدارن سەرنجاتە بۆ سەرکردن کوردان گەشتە بێ بۆ ئەوە کۆتوت بێژی نافماڵە کوردان بێتە ڕێکخستن شەهێن لە شاری سلێمانیەوە بەڵێ شەهێن خان فەرموو ئەم کاتۆ بەشقا کاکار هەموو کاتێکت جوانی باشی زۆر سوپاس فەرموو زەحمەت نەبێ بە نسبەت تەوەرەکەتەوە بەڵێ ئیشەڵڵا جارێ لە پێشا بە خێراتنەوەی مامجەلالەکەین ئیشەڵڵا هەموو کێشەکان چارەسەرە بێ بإذن الله لبري أما كم جارني أو كشة جار السركة أنا هاجر كشة جار السركة ولا السردسي مام جلال وإن شاء الله وداري شين جار السرف كله أنا هاشر هبوا كشة هبوا العراق لكردستان جاري بتايبتي لبغاوانا كلا سردسي مام جلال كشة جار السركة أنا كألين جار السرنا كلنا نقصي قرفاني خوينا إن شاء الله جار السري شكله بإذن الله زور سباز بو بالي سباز بسنجي توش عبد الله لكاني ماران كاك عبد الله فرمو كاك عبد الله اگه دنگی تلویزیون که کس کی فرمولا خدمت دام الو بله كاك بخيرات نوي كاك برز مامجلال دكينيو بو كردستان وهيواداري شم او كشاني ك هاوليان داوە لە کوردستان تاسەیان بۆکەن و هیوادارم زیاترش پەرەی پێ بدەن بۆ ئەو کێشانە و ئەو خوشکەی تازە ئاماژە کرد ئەوە تاکە کێشە نەبووە کە ڕوویداوە لە کوردستان بازە بگرات هەزار کێشە ڕوویداوە تاسەی کردووە بە ڕێز مامجەلال و هیوادارین زوو شتاک بێتەوە و بە دەرد و بەڵاژ دوور بێت بەڵێ داوا لە زاویش دەکەم هەندێک بینیان کە تەلەفۆن دەکەن بەلایەنێک قسە دەکەن کە تەواشەگەری دەخەنە ناو مێشکی ئینسانی هیوادارم لە وەڵدەکان تێ بکەم زان چەندە چاکسازی کراوە ئەوجا بتوان تەلەفۆن کەن بەڵێ کاکە عەبدوڵڵا هەر کەسێک ئازادە چون سەرنجی خۆی نیشاندا بێگومان تو پێت وایە کێشەکان چارەسەرکە تاڵەبانی بەڵام خەڵکیەوەیە وەکو پەیوەندیان کە پێچەوە نایە خەڵک ئازادە چون سەرنجی خۆ نیشاندا بەرحاڵ ئازاد لە زاخۆ کاک ئازاد کەرەم کە ئەفدەما و هەمیدەمێتەوە شاد و خۆش بن گەلێک سوپاس بۆ تەژی پێشەی کێش دلوجان داخوازش خدای خۆت خوازم و ساخی و سەلامەتی بۆ ڕێزدار مامجەلال تەڵەبانی سەرۆکێ کومەرە عێراقا فدرال خوازم ئیگەمش خودی ئەوە کۆ ئەوژێ بۆ چارەتەریا کووردا شێت خزمەتێک کرد گەل جەنابێ
ملا مصطفى رحمتي خدمتها هاي قال مسعود بارزاني الشيء أوريكت كردا حل كتب ريكك ديالوجي ريكك ديمقراطي بو همي آسته بله آسته دنیای همیه بله کای کازات سپاس بسرنجاتا جی حام علی لشه کای کازات کرما بکرم که هنرمند مازن اردوان زاخولی دستاب دو دن ایک دو بر آرزان رستك ببن چرا دشمن چرا رخری مشتی جحریج بو تیکن امریکا بیت ام جحری بو دشمنی تیکن دشمن هر چهار رخد ناری مشتی سوری ترکی ایران امریکا بیت ام ریخ مالت خوب ریک بخن ملت خوب ریک بخن ابدا ما همي دامت هواش شاط وخوش بس سپاس حام علی لشاری سلیمانی بله على سرخد من دي بله کای که حام علی فرمولا خدمت دای كاكي جان ام كاتبات همو کاتێک كاكي جان تورك الزور جانا وبطل معنا فرمو بلام والله جملة غير برادر والله جنابي مالكي غير مالكي حتى جنابي او تاريخ هاشمي كيسا لتلسى الراي كردوا باور فيك حميان تاسخل لكردين ديشي باور فيك حميان تاسخل لكردين والله الرازناك انك الكردا والله ديشي هي كان رازناك انك الكردا حميان اتواني عليه سيادة سوري مالي سويتل اقل لصي صيني شسنين وان لصي حبتال سابي شسنين والله يبراد لصي ديش ناي شسنين بقرآن اقربين بخيرات نوي مام جلال كان والله وفاش خدوا وما صوكت نوبو خلص عنا ولو خو مام جلال برز مام جلال بوان ناخلتي ديشي والله كاكي جان خلق خلتين ايه ما اخلتيني ديشي اتر بخاطري خوا با اتر بختي في الرفوشي اوان نكين ايه ما خوما لنا يك بقرين ديشي كاكي جان يك بالي كاك حمالي بشكاني دشمنا كاتي اويا تايك بقرين بله سپاس بسرنجاکت کاک حمالی لشاری سلیمانی حمید لشاری سلیمانی او کاتتان باش لهوليري پایتەختەوە دیارە بە هەڵە نووسراوە وایە دیارە بە هەڵە نووسراوە کاکی حەمید لە هەولێرەوە بەڵێ معنی داینی مشکلە نییە لە پایتەختی ڕۆشنبیری دیارە مای خۆشحاڵیە کە هەموو لایەک سەرک وەزیرانی عێراق و هەروەها کوردەکانی خۆمان کە هەموو لایەک و هەموو تەرەفە سیاسیەکان تاکید لەوە دەکەنەوە کە هەموویان پابەند بە دەستوری بنەڕەتی عێراقنەوە شتێکی زۆر باشە و تا ئێستا هیچ هەوڵێک نەدراوە کە انقلاباتی عەسکەری بکرێ هەمووی ئەوە نیشانەیەکی زۆر باشە بۆ هەموو عێراقیەکان سەرڕای ئەوەی کە لەنێو خۆیان کێشیانەیە ئەوە حقاڵێکی زۆر زیادیە و دواتر هاتنی بەڕێز سەرۆکی وەزیران کارێکی زۆر چاکە سەرەتا بۆ بەخێراتنەوەی بەڕێز مام جەلالە دیارە ئێمەش هەمومان دوعای چاکبوونەوە دەکەین و خۆشی بەڕێزمان جەلال هەموو سەرگەردەکانی کورد و بەتایبەت بەڕێزمان جەلال ئەزموونی هەیە یعنی بەو تەمەنەی خۆی ئەزموونێکی ڕابردوێکی هەیە دەتوانێت چارەسەرێکی باش بەتەختی باش بێت بۆ خێر و ساکە بۆ هەموو عێراق و دواتر بۆ کوردی خۆشمان بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە ناتوانین لە خۆمانەوە یعنی زۆر گەشتبین بین یان ڕەشبین بین هەر گەشتبین بین چاکترە ئەوانەی کە پەیوەندیان بەڕای من بە مەسەلە بە ژیانی خەڵکەوە وەکو ئاسایشی خۆراک ئاسایشی دەرمان ئەو شتانەی پەیوەندیان بە ژیانی هاوڵاتیانەی هەقا پەرلەمانی عێراق و پەرلەمانی بەغدا لەسەری کۆک بن یعنی خزمەت بەرژەوەندی هەموو عێراقیەکان دەکەن باڵێ کاک حەمید کوردستانیش من سپاسان دەکەم سپاس دلاوار لە شاری سلێمانی باڵێ کاک دلاوار کارە دلاوار لەسەر خەت نەماوە بەڵێ بەڕێزان تەنیا کفریە نووسێ پێم وایە یەکەم کاری مام جەلال بۆ ڕێکخستنی ناومالی کوردە ئەو دەبێت هەمووان لەسەر ڕێکخستنی ناومالی کورد تەبابن بۆ چارەسەرکردنی کێشەکان و دەبێت لە کاتی بۆ ئەوەی چیتر ناحەزانی کورد نەتوانن بەڵێ هەروەها ڕێبین ئەمیرال لە نووسێ بە گێرانەوەی مام جەلال ناڵم کێشەکان هەمویان چارەسەر دەبن بەڵام تۆزێک لە کێشەکان چارەسەرە بن لەوانە هیچ لە کێشەکان نەگۆڕێ بەڵێ هەروەها شێخ دلێری شەنووسێ بەڕای من بە گەرانەوەی بەڕێز مام جەلال هەندێک لە کێشەکانی عێراق ڕەنگە چارەسەر بێت بەڵام کێشەکانی کوردستان پێشوە چوونێکی وا بەخۆیەوە نابینێ هەروەها کەنان ئەنووسێ وابزانم نەشتەرگەریەکەی بۆ نەکرەوە
برحال برزان دنابا وی برنامه دا بگومن وکو گهداری کری سرنجو بوچونو نرینی جدا بون سرنج بون لسرنده کو و گریان امام جلال دکاران کشان چاره سر بکه هب منجی دیویژن جلال طالبانی هنده سال لبغداد سر حکومت عراق بو 7 سالن حیانها نه پرزگیری چاره سر هیچ پز نه کاری هیچ پرزگیری که چاره سر بکه گلو و گریان سر حکومت عراق او چون سر که ایران کردستان بو در ولایت دهمان دمدا و هاتنا سرکردن عراق نوری مالکی و گلی سرکردن و ایروجی وفد که بلند پارتی دموکرات کردستان به سروک یعنی چیروان بارزانی جگیر سروک پارتی و سروک حکومت کردستان بوجم جلال طالبانی آیا افهمو اف یک تربینینه ده حتی کنگی حتی چه حد شد روشه چاره سر بکت کریزه برف آرامی بتیان کو بری فاجی بگو من روجن بین او روش و پیشات ده و که اثبات کن هیا صبح ده توره که گرم تر دام خدمت آدابین هر شاد و بختار بن